چاندنی گەنم و دروێنەکردنی بەشێکی هەرە زۆری کەرتی کشتوکاڵی هەڵەبجەی پێگەێناوە. تەختی پێدەشتەکانی و گونجاوی بۆ بەرهەمەکە ساڵانە نزیکەی 7,000 دۆنم زەوی بە گەنم دەچێنرێت. ئێستاش وەرزی دروێنەکردنی گەنمە کە دەڕاستەکان ئەنجامی دەدەن و شۆفێرەکانیش دەڵێن دەبێت شارەزایەکی زۆرت لە بوارەکەدا هەبێت. ئەم ساڵ دەڕاستە سعاتی بە 50,000 لەبەرەوەی عەشیەکان گرانن بەعام سایق دەڕاستە کەمە دەست ناکەوێت، سایق دەڕاستە گرانە. دووش لە بواری کشتتوکاڵا بەڕاستی کشتتوکاڵ شتێکی خراپ نییە، بەڵام ساڵی ئەم ساڵ دەرمانێکیان پێیان نێمە بۆ مەسەلەی قەلاسوانە هیچ تەسیراتێکی نەبوو و لە بواری گەنمەوە ئەم ساڵ سوپاس بۆ خۆی گەورە لە چاوپاراز زۆر باشە. جوتیارەکان لە چاندنی گەنمەکانیانەوە تاوە کوێستا چاودێری کێڵگەکانیان کردووە و خۆیان دەڵێن حکوومەت هاوکاریان نەبوو و دەرمانێکیشیان داوەتە جوتیاران کە کاریگەری نەبووە لە بەرامبەر ئافاتە کشتتوکاڵیەکاندا. من خۆم بۆ خۆم 250 دۆنم چاندووە وەکو فەلاحی کێشەی فەلاح هەر نابڕێتەوە باسی کێشەکانمان بۆ بکەین. کەسێ نیە هاوکاری ماگە، کەسێ نیە لەمان پرسێتەوە، کەسێ نیە بڵێ حیشتێ بە حکومەت یانی قسم لە حکومەت هاوکاری جوتیار بکە، هەمووی بە باخەڵی خۆمان. دوای شەو خۆتان بینەوە گەنمەکە کە لێ وەرماگرن لێوە بە گاڵتەکردنیە لێمان وەرەگرن. پارە خواردنە بەسەر جوتیارەوە کەس دێنێ پرسی ئیمساڵ بۆ ئیمساڵ زەراعی هەڵەبجە وتیان هاوکاری جوتیارانەکەین دەرمانتانینی هەرچی دەرمانیانە خەسار بوو زەرمان کرد، زۆر گەنممان هەر نایڕینەوە. لە ڕێگەی بە دوواداچوونەکانی دەنگی ئەمریکاوە دەرکەوت دەرمانە قڕکەرەکان کە دوو جۆر بوون جوتیاران بەکاریان هێناوە. لە ناوچە جیاجیەکانی هەڵەبجەدا کاریگەری ئەرێنی و نەرێنیان هەبووە. بەڕێوەبەرایەتی گشتی کشتتوکاڵی هەڵەبجەش لیژنەیەکی لێکۆڵینەوەی لەسەر دەرمانەکان و کاریگەریان پێگێنا. ئەو بڕی کە دامین کراوە ئەم ساڵ برە بەسەر براجوتیارەکانە دابشکرا یەکێک لە جۆرەکانی کە پێ گەڵاباریکە لای بەشێک لە جوتیاران نەتیجەیەکی وتوی نەداوە بەدەستەوە. تەبعی ئێمە لە بەڕێوەبەرایەتی توانیمانە لیژنێکی تاقیقی دروست بکرێت لە بەشی یاسایی بە سۆرەکاتی بەشی یاسایی بۆ دواتاچوون بۆ ئەو مۆزوعایە لە ئێستا یا لیژنەکە لە کارایە هەردوو جۆر دەرمانەکەمان لێ ماوە لە مەخزەنی بەڕێوەبەرایەتیمان هەم بۆ تاقیکردنەوە و لەگەڵ ئەوەشا لە هەمان کاتە بۆ وەرگرتنی زارەکی لەو براجوتیارانە ئاخۆ ئەوانەی کە نەتیجەیەکی باشی یاوەکەی گرفتیان نییە و ئەوانەشی کە گلەیان هەیە لەسەر جۆری دەرمانەکە بۆ ئەوەی بزانرێت چونکە ئەوەی تا ئێستا لای ئەمە معلومە بەدواداچوونمان بۆ کردووە گرفتی سەرەکی لە بەکارهێنانی دەرمانەکە تێکەڵکردنی دەرمانی سێمە کە پێوترێت و فۆردی کە لە ئەسڵا مەمنوع و نابێت تێکەڵ بکرێت لەگەڵ هیچ دەرمانێکی کە ساڵانە و لە 1/6دا بنکەی وەرگرتنی گەنم لە پارێزگای هەڵەبجە دەستی دەکرد بە وەرگرتنی گەنم لە جوتیارەکان، بەڵام تا ئێستا هیچ بڕیارێک بۆ کردنەوەی بنکەکە نەدراوە کە وەزارەتی بازرگانی عێراق سەرپەرشتی دەکات. ئەگەرچی بەرهەمی گەنمی ساڵانە نزیکەی 35,000 تۆن دەبێت، بەڵام تەنها نزیک بە 20,000 تۆن گەنم لە جوتیارانی سنوورەکە وەردەگیرێت. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.